خۆرهەڵاتی کوردستان دەنگە ناڕازیە گەورەکەی ئێران لە هەشتاکانی سەدەی ڕابردوو ئۆپۆزیسیۆنی ئێرانی نازناوی سەنگەری داکۆکی لە ئازادیاندا بووە خۆرهەڵاتی کوردستان بەو پێی تەنها ناوچەیەکی ئێران بوو دەنگی ناڕەزایەتی بەرامبەر بە دەسەڵاتی ئێران بەرز بوو. چالاکانی سیاسی خۆرهەڵاتی کوردستان دەڵێن لە ماوەی 36 ساڵی ڕابردوودا هەر کاتێک لە شارێکی خۆرهەڵات خۆپشاندانێک ئەنجام بدرێت حکوومەت بەپەلە لە هەموو شارەکانی دیکە ڕێوشوێنی توندی ئەمنی دەگرێتە بەر. ئەمەش دوای ئەوە دێت کە چەندین جار لە ئاستی خۆرهەڵاتی کوردستاندا خۆپشاندان و ناڕەزایەتی گشتگیر ئەنجام درراوە. یەکەمین ناڕەزایەتی گەورەی کوردەکانی خۆرهەڵاتی کوردستان تەنها 2 مانگ دوای سەرکەوتنی شۆڕشی ئیسلامی 1979 ئێران بوو. خەڵکی خۆرهەڵاتی کوردستان ڕێفراندۆمی دەنگدانیان بە کۆماری ئیسلامی بایکۆت کرد. بە درێژایی هەشتاکانی سەدەی ڕابردوو هەردوو حیزبی دیموکرات و کۆمەڵە لە شەڕێکی چەکداری قورسدا بوون لەگەڵ حکوومەتی ئێران. بەپێی ئامارە نافەرمیەکان لە نێوان 50 بۆ 70,000 کەس لەو شەڕانەدا کوژراون. هاوکات لەگەڵ شەڕی چەکداری ناوبەناو خەڵکی خۆرهەڵاتیش لەو ماوەیەدا چەندین خۆپشاندانیان ئەنجام داوە. حوزەیرانی 1993 وەک ناڕەزایەتی بەرامبەر کوژرانی چەند هاوڵاتیەک لەلایەن بەرپرسی ئیتلاعاتەوە لە چەندین شاری خۆرهەڵاتی کوردستان لەوانە مەهاباد و بۆکان و سەقز بۆ ماوەی چەند ڕۆژ خۆپشاندانی گەورە ئەنجامدرا. ئەم خۆپشاندانە تا ئەو کاتە گەورەترین خۆپشاندان بوو دژی حکوومەتی ئێران و تیایدا زیاتر لە 20 کەس کوژران و بەدەیان کەسیش دەستگیرکران. ساڵی 1999 ئاراستەی خۆپشاندانەکان بەرامبەر بە دەستگیرکردنی عەبدوڵڵا ئۆجەلانی سەرۆکی پەکەکە گۆڕدرا بۆ خۆپشاندان دژی حکوومەتی ئێران. ئەم خۆپشاندانانە زۆربەی شارەکانی گردەوە و بەدەیان کەس کوژران. تەنها لە شاری سنە 34 خۆپشاندەر کوژران. تەمووزی 2005 بە ناڕەزایەتی بەرامبەر بە کوژرانی گەنجێکی کورد بە ناوی شوانەی سەید قادر خۆپشاندانیان لە زۆربەی شارەکانی خۆرهەڵاتی کوردستان ئەنجامدا. خۆپشاندانەکان بۆ نزیکەی مانگێک بەردەوام بوون و تەنها لە سەقز و مەهاباد 15 خۆپشاندەر کوژران و بەدەیان کەسیش بریندار بوون. ساڵی 2006 لە شارەکانی ماکۆ و شووت و خۆی و بازرگان لە ساڵیاتی دەستگیرکردنی عەبدوڵڵا ئۆجەلان خۆپشاندان ئەنجامدرا و 12 خۆپشاندەر کوژران و بە سەدان کەسیش دەستگیرکران. لە ساڵی 2006 تا 2010 هەموو ساڵێک لە ساڵیادی تیرۆری عەبدوڵڕەحمان قاسملۆ سکرتێری گشتی حیزبی دیموکرات مانگرتنی گشتی لە هەر 4 پارێزگاکەی خۆرهەڵاتی کوردستان ئەنجام درراوە. ئایاری 2010 دوای لە سێدارەدانی 5 زیندانی سیاسی کورد لەوانە فەرزاد کەمانگەر و شیرین عەلەمهولی خۆپشاندان و مانگرتنی گشتی هەموو شارەکانی خۆرهەڵاتی کوردستانی گرتەوە. دوایین خۆپشاندانیش خۆپشاندانەکەی 7 ئایاری ئەم ساڵی مەهاباد بوو بەرامبەر بە مردنی گوماناوی کچێکی مەهابادی کە بەپێی دوایین زانیاریەکان تا ئێستا لە چەندین شاری خۆرهەڵاتی کوردستان ڕێوشێنی توندی ئەمنی گیراونەتە بەر و بەرپرسانی ئەمنیش هەڕەشەیان کردووە لە ئەگەری بەردەوام بوونی خۆپشاندانەکان بە توندی سەرکوتی دەکەن.